حکومڕانی ئێستەی هەرێمی کوردستان کێ لای تۆ؟ ئێمە حکومڕانی هەرێمی کوردستان بە فعلی ماڵی بەرزانیە. باش بە فعلی من بە سەرۆکیان نازانم، بە حکومڕانیان نازانم، بەڵام بە فعلی و بەکردەوە بە قانونوان. باش کەواتە فەرهادچەنگاوی زۆر باسی کوردایەتی بۆ کردم. ئێستش حکومڕانی هەرێمی کوردستان ئەڵێ بە قانون و بە یاسا ماڵی بارزانیە. فەرهادچەنگاوی لە نێوان پارتی بوون و بەعسی بوونە کامیان هەڵەبژێرێت؟ من لە ڕاستیە ئەگەر دوو ڕێگە بەڵێ من لە ڕاستیە هیچیان هەڵنابژێرم، بە هیچ جۆرە هیچیان هەڵنابژێرم، چونکە یەک لە یەک خەتەرترن، یەک لە یەک ئەنتیکەترن، یەک لە یەک سیرترن، هیچیان هەڵنابژێرم. بەڵام ئەگەر ناچارم بکەی کە لەم دوانە لەگەڵ مردن کامیان هەڵبژێری، من ئەڵێ مردن. کەواتە تۆ بمریت بەس نابیت بە پارتی و نابیت بە باسی. کوڕە پارتی کەی بەشەرە، کەی حزبە، کەی پێکهاتەیە، کەی مەعقولە، کوێی بە کەڵکی ئەم دنیاە دێ. پارتی ئەبواە پارتی بەرزانی ئەڵێن، پارتی دیموکراتی کوردستان ناڵێن، پارتی پاکەکان ناڵێن، پارتی بەرزانی ئەبواە 50 ساڵ لەمە پێش لە ناو قەفەزی دادگابوونایە. 50 ساڵ لەمە پێش پارتی زانی چێ کردوێتی بە پارتی؟ پارتی بەشێکی ئەم حیزبانە کردویانە بە پارتی کە چەند هاوپەیمانی لەگەڵەکەن و حکومەت و پەرلەمان و هەڵبژاردن و دەوڵەت و دەستور و ئەمەی لەگەڵ دانێن و دانشن لەگەڵی و هاوکاریەکەن و تێکەڵاوی. بەشێکی ئەوانە بەشەکەی ئەساسیەکەشی داگیرکەرانی کوردستانە. داگیرکەرانی کوردستان پارتیان هێشتۆ دروستیان کردو. بە هیچ جۆرە پارتی پەیوەندی بە نەتەوەی کورد و نیشتیمانی کوردستان و نییە، بە هیچ جۆرێ. هەڵە و لادانی حیزبەکانی تری کوردستان ئەمە لایە گەورەکەشی داگیرکەرانی کوردستان. یەکێتی نەچوو پارتی دەرکە لە سەفین، خۆچوین دەریکەین لە سەفین. F-16ەکانی تورکیا ناتۆ ئەیدایان بینی برۆی دۆشکەکانی یەکێتیە، هەچی سەنگەرەکانی یەکێتی بە تاری تورکیا لەبەر خاتری تورکیاش ناتۆ تەبعاً، بەڵام لەبەر خاتری تورکیا.